بەراوی خوای بەخشندەی میێرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان ماوەی 12 ڕۆژە جەنگی غەزە بەردەوامە هەروە قەوارەی جوولەکە بەردەوامە لە تاوانکاریەکانی دژی خەڵکی بێتاوانی غەزە کە تاکو ئێستا بەپێی ئاماری وەزارەتی تەندروستی فەڵەستین لە غەزە 3785 کەس شەهید بوونە کە 1524یان منداڵن و 1000یان ژنن و 120یان بە ساڵات لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر تاوانکاریەکانی قەوارەی جوولەکە ئایندەی جەنگی غەزە هەروە ڕەهەندەکانی ئەو جەنگە و دەربڕینی هاوسۆزی لە کوردستان بۆ مسلمانانی غەزە لەسەر ئەم پرسانە دەوەسین لە هەرێک لە بەڕێزان مامۆستا نازم عەبدوڵڵا لە ستۆدیۆ هەروە لە هەولێرە و دکتۆر ئیدریس کاریتانی سوپاسی ئامادەبوونتان دەکەین. مامۆستا بەخێربێن، سوپاسی ئامادەبوون دەکەم. ئەگەر سەرەتا سەرنجی بەڕێز بزانم لەسەر ئەو جەنگی کە 12 ڕۆژە بەڕێوە دەچێت و تاکو ئێستا 3785 کەس شەهید بوون کە زۆر لە 170یان بڵێن ژن و منداڵ. خوێندنەوەی بەڕێزت بۆ ئەم جەنگە چییە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وسلم. پێشێکی داواکارم لە خۆی تەعالا بە زووترین کات ئەو میحنەت و ناڕەحەتی لەسەر خەڵکی فەڵەستین بەتایبەت دانیشتوانی غەزە و کەرتی غەزەیە لەسەر ناچێ و لەو میحنەتە ڕزگاریان بێ و خۆی تەعالا شیفای بریندارەکانیان با و ئەوانش کە شەهید بوون خۆی تەعالا بە شەهید وەریانگرێ و دەستی دوژمنەکانیشیان ببەستێ و کۆتایی بەم قۆناغە پڕ ناخۆشی و میحنەتە بێ. بەتاکید ئەو وەزعی کە لە غەزە ڕوویدا یان لە حوتی مانگوە لە حوتی دەوە ئەمە بەتایبەت وەزعێکی زۆر زۆر پڕئێش و ئازارە بۆ مسڵمانان بەعام و کارەساتێکە کە تەفسیرکردنەکەی زۆر زۆر قورسە بەتایبەت لە ناو کۆمەڵگەی نێودەوڵەتی ئەمڕۆیە کە باسی مافی مرۆڤ، مافی منداڵ، مافی ئافرەت باسی ئەمانە ئەکرێت. لە کات گوێچکەی دنیایان کردووە بەم دروشمانە لە پەنای گوێی ئەوانە و بە پشتیوانی ئەوان و بە پشتیوانی ئەمریکا، پشتیوانی بریتانیا بەتایبەت فەڕەنسا کە ئەم سێ دەوڵەتە زۆر بەجددی لەسەر خەتن پشتیوانی جوولەکەی زایۆنی داگیرکەر ئەکەن. بێگومان ئەمە کارەساتێکە ینی کۆمەڵگەی مرۆڤایەتی بەرەو ناومێدی ئەبا. هۆکارەکەی چییە کە سەرڕای ئەو دڕندایەتیە کە بەڕێز دۆکە بەرەزام پێشێلکردنی یاسای نێودەوڵەتی بردومانی شوێنە مەدەنیەکان کە نابێت لە جەنگدا پێشێل بکرێن بەڵام هەر پشتیوانی قەوارەی جوولەکە سەرڕای قەوارێکی داگیرکە هۆکارەکەی چییە ماوەس؟ خۆی جوولەکە لەبەر ئەوەی قەوارەیەکی زۆر فشوفۆڵە، یعنی قوارەیەک نییە ذاتی بێ و لەسەر خوپەی خۆی وەستا بێ و هێنراوە لە چوارچەوەی لە کوڕی زەویەوە جوولەکە لەکوێ هەموو بێ زۆرینە هەر لە ڕۆژهەڵات و ڕۆژ ئاو لە هەموو لایەکەوە لە جیهانی ئیسلامی و عەرەبی و جوولەکە کۆکراوە هێنراوەتە ئەوێ ئەمانە کۆمەڵگەیەک نین پێکەوە تەبا و مەزبوط و خۆگر بن. لەبەرەوە ڕۆژئاوا دروستی کرد و کاتی خۆی ئەمە بریتانیا دروستی کردەوە بە بڕیارێک و بۆ ئەوەی کە کێشەیەکی قوڵ لە ئەوروپایە کە لە سەدەکانی هەژدەیە بەتایبەت کێشەی نەتەواتی سەری هەڵدا جوولەکەش لەوێ ڕێکخراویشی زایۆنیان دروست کرد ئەو کاتە بە ڕێبەراتی هەرتزل ئەمانیش داوای ماف و یعنی لە ئەوروپایە جێگەیان نەبووە ناهێنایان لە فلستینە لەوەیە جێگیریان کرد کە ئێستاش جێگیریان کردووە بۆ ئەو کاتە بۆ چارەسەرکردنی کێشەیەکی خۆیان بووە بەڵام ئێستا لەگەڵ کێشەکەی خۆیانە ئەیانوێ ڕۆژهەڵاتی جیهانی ئیسلامی بەتایبەت گشتی و ڕۆژهەڵاتی ناوەڕاستی پێوە مەشغوڵکەن و بە هیچ ئەم قەوارەیە بمێنێتەوە چونکە ئەوان بۆ ئەوان دەردەستێکە هێزێکە کە ئەتوانین بەردەوام جیهانی عەرەبی بەگشت بەتایبەتی جیهانی ئیسلامی پێ سەرکوتەکەن و پێ بێدەنگەکەن. ئەمە بۆ چونکە جیهانی شەرقی ئەوسەد بەگشتی بەتایبەتی شوێنێکە زۆر هەستیار و گرنگە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی پەیوەندی نێودەوڵەتیەوە بەعام شوێنێکە هەر هێزێک ویستبێتی دەست بەسەر زەویە بگرێ واتە بێ بە خاوەنی زەوی ئەبێ لە پێش شەرقی ئەوسەتی داگیر کردبێ بە درێژایی مێژوو بڕۆ ئەو هێزانی کەوا ویستویانێ بن بە هێزێکی عالەمی دەسەڵاتیان بەسەر گۆی زەویا بڕوە هەوڵیانداوە لە پێش ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان داگیر کردووە. ئەوانیش ئەمڕۆکە ئیسرائیل با بڵێن جوولەکەی زایۆنی هێناوە لەدان لەوێدایان ناوە کە یەکەم بۆ پارچەکردن و ململانە پێکردنی جیهانی ئیسلامی بەتایبەت جیهانی عەرەبی و هێناوەنێ هێشتنەوەی ئەم هێزەش وەکوتم لە کاتی خۆشی کێشەیەکی گەورەی خۆیانیان پێ چارەسەر کردووە. باش
پس بەڕێز ڕەهەندەکانی لە چەند ڕەهەندەوە دەبینی و کێشەی ئەو جەنگە چەند ڕەهەندی هەیە؟ ئەوەی کە ڕەهەندەکانی ئەم جەنگە طبعا ئیسرائیل کۆمەڵی قەناعەتی خۆیانان هەیە وەکو یەهود وەکو جوولەکەی زایۆنی قەناعەتیان وایە ئەم ئەرزی قودس ئەرزێکە و لە تەوراتە وعد دراوە بۆ ئەوان خاوەنی مەرزانە مەرزەی خۆیانە هەرچەند بە درێژایی مێژوو گەڕاون حتا بە ئاسەواریش گەڕاون شتێکی ئەوانی تیان نییە حتا باسی هەیکەلی سولێمان و پەیکەری سولێمان و گەوڕی دوڵۆرتان گەوڕی وڵاتەکانی سولێمان کە بە حساب لە ژێر مزگەفتی ئەقسایە بیدۆزنەوە هیچ زانانی ئاسار تاکیدی ئەمان نەکردوێتەوە بەشێکی هاندەرێکی ئاینیە بۆ ئەوان کەوا ئەوان خۆیان بە حساب خاوەنی قودس ئەزانن و کاتی خۆی لەوێ بوون و ڕۆیشتون و دەرچوونەتە دەرەوە ئەمە هۆکاری بەڵگەنامێکی مێژووی نیە بۆ بە وەکو بەڵگەنامی مێژووی شتێک نییە کە بە هەزاران ساڵە لە پێش یەهودیشە خۆی تەعالا باسی فەڵەستینەکە خۆیان ئەڵێن یەهود ئەڵێن لەگەڵ موسای عەلەیهی السەلات وەسەلام ئەڵێن ئینە فیها قەومن جەبارین وئینا لەن نەدخولەها ما داموا فیها غەیری ئەمان قەومێکی تیا بووە ئەمان نیانوێرا بچن شەڕیان لەگەڵا بکەن يعني أما خطابي أوان ولا موسى عليه الصلاة والسلام دواي موسى عليه الصلاة والسلام أم قومها هاتون لبيد جيجير كراون بون لبون ده صلاتين فيات وقردو نيسكي زال ل 250 سال لسردمي في غمركان السلام إخوان لسربي جولك هبو عدلو دادقري وخوي تعالى فرمي وأني فضلتكم على العالمين رزو حرمتي في داون ده صلاتي في داون بسر جهانا فضلتكم على العالمين إن ده صلاة بيدان هزم بيدان پایان پێدان بەسەر جیهانە خۆی تەعالا توانای پێداون بەڵام دوای کە لە پەیامی پێغەمبەرەکان دوور کەوتونەوە خۆی تەعالا هەموو جارێ ئینتیقام بەڵای بۆ ناردوون جارێ بەخت و نەسری بۆ ناردوون جاری دووری خستونەتەوە بردوونی بۆ منطقەی بابل بە چەندین ساڵ بە سەدان ساڵ زیاد لە 100 ساڵ لە منطقەی خۆیان لەوێنەی هێشتونەوە کەواتە ئەم ئەرزە بڵێ ئەرزی ئەوان بووە ئەرزی ئەوان نەبوو دوای ئەوەش کە دەسەڵاتی یەهود نەماوە ڕۆمانەکان هاتوون لەگەڵ ڕۆمانەکانە کە داگیریان کردو ئەوان توانم ئەرزی ئێمەیە جوولەکە توتی ئەرزی ئێمەیە توتی ڕۆمانەکان دەچنە دەرەوە ئەمە وڵاتێنی ئێمە ئێستا کورد کوردستان وڵاتی خۆی زانێ لەگەڵ ساڵهای ساڵەوە 100 ساڵ لەگەڵ حکومەتی مەرکەزیە جەنگ و ململانێ و شەڕەکە ئەڵێمە خاکی خۆمە لە حەمرینەوە خاکی منە بۆ نمونە یانی بە ئەرزی باو باپیرم بە هەزاران ساڵم ئێمە لەرە نیشتەجێین ئەی جوولەکە بۆ لەسەر دیمە ڕۆمانەکان ئەم شەڕانیان نەکرد دوای ئەوە کە فتحی ئیسلامی هاتووە لە سەردەمی ئیمامی عومەر خوا لێ ڕازی بێ ئەوە زیاد لە 1000 ساڵە 1000 و نزیکەی 400 ساڵە ئەرزێکە بۆتە ئەرزی ئیسلامی یعنی جوولەکە کەواتە ئەمە خاشی جوولە یەهود نەبووە ئەوان خاشی ئەوان نییە بەدەقی تەوراتیش وەکو بەشێک لە جوولەکەکان ئەڵێن کەوانی معارزی سەهیۆنین ئەوانی نەیاری دەوڵەتی زایۆنین و ئەڵێن ئەمێ ئەمان کردویانە زایۆنیکە زایۆنی حرەکەیەکی ئەلمانیە یەهودی ئەلمانیە قەومی ئەلمانیە دینی نییە ئەوان وازە لەبەرەوە ئەم کارێ ئەیکەن کارێکە پێچەوانی بنەماکانی تەوراتە یەهود بە ئەمری خوا بە فەرمانی خۆی تەعالا وەکو لە تەوراتە هاتووە وەکو خوان ئەڵێن نابێ یەهود دەوڵەتی هەبێ وەکو ئەمان ئەم تایفەیە ئەڵێ ئەمەی کە کردویانە ئەڵێ پێچەوانی دەقی تەوراتە حتا کۆمەڵێک لە قیاداتی یەهودیش ئێستەی فەلەستینی ئەفو جوولەکە یعنی قەناعەتیان نییە ئەمان هەتا لێرە بمێنەوە بۆ چکە خاشی خۆیان نییە ئەڵێن ئەگەر یەکێک لە قسەکانی نەتەنیاهۆم بینی ئەڵێ ئەگە بتوانم یادی 100 ساڵەی دەوڵەتی جوولەکە لێرە بکرێتەوە ئەمە سەرکەوتنیشی گەورەیە بۆ ئێمە سوپاس دەکەم دێمە خزمەت مامۆستا کاکتۆر سوپاسی ئامادەبوونی جەنابشت دەکەم ئەگەر سەرتا لەوە دەست پێ بکەین ئێستا ئەم کێشەی فەڵەستین یاخۆ بڵێن قودس جەنگی غەزا هەندێکیان پێیان وایە تەنها بڵێن پرسێکی عەرەبیە بەڕێزت چۆن دەیبینی ئەم جەنگە؟ مناوی خۆی گەورە و میهرەبان دامەرزێ و ڕاگری ئاسمان درود و سەلام لەسەر گیانی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم سپاس بۆ جەنابتان و بۆم کەناڵە بەڕێزە بۆ گرنجیدان بە ئەم بابەتە ئینسانیە شەرعیە ئەمرۆیە و بەخێراتنی گەرمی برای بەڕێز و خۆشەویست لە دڵشیرین مامۆستا نازم دیارە بابەتی قودس یا بابەتی فەڵەستین یا بابەتی ورتر بڵین بابەتی غەزە یەکێکە لەو ڕووداوە تاریخیانەی کە لە مێژووی ئێمە موسڵماناندا چەندان ڕووداوی ئامامان هەیە کە ڕووداوەکان بەڕاستی بە ئێشن بە ئازارن
یعنی دڵەکان بەڕاستی پڕ دەکەن لە ئێش و ئازار و پێم وایە لە تاریخی ملەتانی تریش ئەم حاڵەتە هەیە سەلیبیەکان هەیە بۆ جوولەکان هەیە بۆ بەڵام فەرقەکەی زۆرە ئەوەی ئێمە لەسەر حەقا لەسەر مافە لەسەر شکۆی بەشەریەتە لەسەر ئینسانیەتە لەسەر ئازادیە لەسەر یەکسانیە لەسەر ڕێزی ئینسان و مرۆڤە ئەوەی ئێوان بەڕاستی لەسەر زوڵم و ستەم و تاوان و دەستدرێژی و خاکداگیرکردن و نائینسانی و زوڵم و ستەمە لە پاشان ئەم بابەتە ئایا ئەم بابەتە چ پەیوەستێکی بە عەرەبە یا بە غەیری عەرەبە دیارە ئێمە لە بیر نەکەین بابەتی قودس و بابەتی غەزە پێشی ئەوەی بابەتێک بێ علاقەی بە ملەت و قەومێک وەبێ علاقەی بە کۆی مرۆڤایەتی هەیە مرۆڤایەتی ئێمە ئەگادارین ئەم شوێنە لانە و لانکەی پێغەمبەران بۆ سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ و پێغەمبەرانیش سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ جێگرەوەیان هەبووە میراتگریان هەبووە یەک لە دوای یەک ئەو میراتیان بە دوای خۆیان سپاردووە تاکو ئەم زوڵم و ستەمەی کە ئێستا سەهیۆن دەیکا تاکو ئەم زوڵم و ستەمەی کە ئێستا بڵین ئەمریکا و ئەوروپا بەگشتی کەوتونەتە ناوی بە هەر ناوێک لە ناوەکان ئەوانە نێن جارێشتر ملەتان بچەوسێنەوە بۆیە پێغەمبەران سەڵات و سەلامی خۆیان لەسەر میراتگرانیان بەجێشتووە میراتگری کۆتا بڵین میرات لە پێغەمبەرانەوە بۆ پێغەمبەرمانە صلی الله عليه وسلم کە لەوێ دەچێتە قودس و لەوێ ئیمامەتی دەکا ئەوە بەڵگەیە لەسەرەوەی کە بڵین ئەم خاکە ئەم شوێنە ئەم نیشتیمانە ئەم مقدساتە بە پێغەمبەرمان دەسپێردرێ صلی الله عليه وسلم ئەمە یەک دوو قودس و غەزە و ئەم منطقەیە بەڕاستی شوێنی دابەزینی وحی بووە دائیمەن شوێن و دابەزینی وحیش بۆ ئەو کەسانەیە کە بەڕاستی حەق و مافی مرۆڤایەتی دەدەن بەڕاستی مرۆڤیان پێ مرۆڤە بەڕاستی عەدالەتی تێدا بەرچەستە دەکەن و ئازادی و مافی مرۆڤ و بەشەکانی تری تێدا بەردەستە دەکەن کەواتە ئەم بابەتە بابەتی یەکەم بابەتێکی دینی و ئاینیە 100% و بابەتی دووەم بابەتێکی مرۆییە بابەتە مرۆیەکە واتە ئەو خاک و ئەرزە شوێنی پێکەوە ژیان بووە کە شوێنی پێکەوە ژیان بۆ چی هاتووە ئەم پێکەوە ژیانی تێکداوە بەڕاستی ئەم بڵین سەهیۆنیەتەوە ئەوانی دوای ئەو سێیەم بەڕاستی کە ئەگەر ئێمە بەناوی ئەوەی کە ئەم بابەتە بابەتی عەرەبە و ئەگەر ئەوە قیادەی سیاسی یا بڵێ ملەتی کورد یان هەر ملەتێکی تر بە تایبەتی ملەتی کورد ئەگەر ئەو بانگەشەیە بکە کارەساتێکی گەورە بۆ دۆزەکەی خۆی دروست دەکات بۆ قەزەکەی خۆی دروست دەکات دەیکەواتە ئەم زوڵم و ستەمەی کە سەدام بەرامبەر بە ئێمەی کرد ئەو زوڵم و ستەمەی کە ئەنفال کراین چیمیا باران کراین نباتە ملەتان دەنجێ نەکەن لەبەرەوەی ئێمە کوردین و علاقەمان بە عەرەب نییە ئێمە کوردین و علاقەمان بە تورک نییە و ئێمە کوردین و علاقەمان بە فارس نییە یا ملەتانی تر دەیدی کاکەوە مادەم لە ملەتی ئێمە نین با زوڵمیان لێ بکرێ بەڕاستی ئەم دەرکەکردنەوەی ئەم بابەتە لە بابەتی قەزیەی غەزە و لە قەزیەی قودس هەر کوردێک مسلمان بێ یا غێر مسلمان بێ ئەم دەرگایە بکاتەوە پێشی هەموو شتێک زەربەی گەورە لە دۆسە ڕەواکەی خۆی دەدا و پێشی هەموو شتێک بەڕاستی ئینسانیەتی خۆی دەختە ژێر پرسیارەوە و پێشی هەموو شتێک مرۆڤبوون و شکۆبوونی مرۆڤ و ئەو باسی ئازادی و حڕیەت و ماف و نیشتیمان و خاک و قەومەی دەخاتە ژێر پرسیارێکی زۆرەوە بۆیە ئەو بابەتە هیچ علاقە و پەیوەست نییە بە عەرەب بەڵکو ئەم بابەتە علاقەی پێویستە بە کۆی مسلمانان لەبەر کۆمەڵک ڕەهەند و لەبەر کۆمەڵک بابەتی گرنگ ڕەهەندەکان ئەگەر کورتی کەینەوە ڕەهەندی یەکەم ڕەهەندی ئاینیە کە قودس قیبلەی مسلمانان بووە و هەروەها قودس شوێنی ئیمامەتی پێغەمبەرمان بووە صلی الله عليه وسلم و هەروەها قودس سێم شوێنی پیرۆزە و ئیسرائیل و بەڕاستی زوولەکە و زایانی هیچ مافەچیان لەسەر ئەو سنوورە نییە بە ئیعترافی خۆیان بە ئەو هەموو تاریخ و ئەو هەموو منەظەماتی نێودەوڵەتی ئەم یاسا نێودەوڵەتیە بابەتی دووەم کە بابەتی مرۆڤبوون و ئینسانی بوونە کە بەڕاستی هەموو یاسانێ و دەوڵەتەکانی ئەوڕۆ کە ئەوڕۆ کەڕن لاڵن شوێرن چاویان نابینی زبانیان ئیش ناکە جێ نابیستن لەبەرچ لەبەرەوەی بەڕاستی ئەن یەقول ربی الله بەس لەبەر ئەوەی خەڵکی غەزە دەڵێن خواخوامانە بۆیە هیچ حەق و مافێک نابین ئەم هەموو قەراڕاتەی دەریان کردو لە ساڵی 1948ەوە کە منەظەماتی حقوقی دەولی دامەزراوە هەتا ئەم هەڕۆ هەموو نظامی نێودەوڵەتی هەموو یاسا نێودەوڵەتیەکان هەموو مافی مرۆڤ هەموو حقوقی ئینسان کەوتۆتە ژێر پرسیارێکی زۆرەوە نەک ژێر پرسیاری زۆرە بە تەواوی کۆتایی پێهاتووە ئەم بابەتانە حقوقی ئینسان و ئەم بابەتان هەر بۆ خۆیان بوو بۆ خۆیان دایان ڕشتووە لیباسێکە لەبەر خۆیان دەکەن بۆیە
ئەم بابەتە وروژاندنی بەناوی ئەوەی کاکە عەرەبە و عێلاقەی بەمەونیە ئەمە کارەساتێکی گەورە دروست دەکات لە ناخی ئینسان لە دەرونی ئینسان لە عەقڵی ئینسان لە بیرۆکەی ئینسان لە ئایدیا ئینسان. اینجا ئەگە کەسەکە موسڵمان بێ دیارە ئەم موسڵمانە لە سێ حاڵەت بەدەرنیە، یان ئەوەتە گەمژە و نەزان و داما و نەخوێندەوارە، یان ئەوەتە بەڕاستی بەدەسیسە بە زۆرێک لە زۆرەکان سێبەری سەهیۆنیەتە، یان ئەوەتە بەڕاستی ئەوە خزمەتکاری ئاغا و عەلمانیەکانە، بۆیە ئەم جۆرە بیرۆکەی لەلا دروست بووە. باشە کاکتۆر وەڵامی ئەو پرسیارەشمان دەوێت بە پوختی و بە کورتی سوپاس دەکەم دوای دێنەوە خزمەتت بە سەبارەت بۆی کە ئێستا دەنگێک دروست بووە بە تایبەتی لێرە هەتا ئەوەیە خۆی بە مامۆستای ئاینیش دەزانێت حەماس تۆمەتبار دەکات دەست پێشخەری شەڕی کردووە. حەماس بڵێن تاوانبارە ئایا دەست پێشخەری شەڕی کردووە؟ خۆی بەداخەوە یعنی جارێ کۆمەڵە خەڵکن بە ناوی ڕیشی درێژ و بە ناوی شەرواری کورت و بە ناوی قورئان و سونە و بە ناوی بیدع و سونە بەڕاستی بوونە بە ئوڕەیەکی سەرەتانی لە نێو ئوممەی ئیسلامیدا سەریان هەڵداوە بۆ ئەوەی کە دیفاع لە ئەو کۆمەڵە حاکمە ستەمکارەی جیهانی عەرەبی بکەن کە بە زۆر مڵک و ماڵ و سەروەت و ملەتی مسلمانی خشتۆتە ژێر دەسەڵاتی خۆیان و خۆژێر چەپۆچی خۆیان ئەوانیان دروست کردووەکو سێبەرێک لە هەموو دنیادا غیتاءێکی دینی لەبەردەکەن. ئەم غیتاء دینی لە هەموو حاڵەت ڕووداوە جەرگ بڕەکان کە مسلمانان تێیدا لە ئەزیەت و ئازارن لە معاناتن لە بەرخودانن لە بەڕاستی دیفاعکردن لە خۆیان و لە داواکردنی حەق و مافەکانی خۆیان ئەوانێک سەر وەکو بۆ ڕەشی سەرەتانی سەریان قیت دەکەنەوە بەرامبەر بەچێ بەڵام قەت قسەیەک بەرامبەر بە عەلمانیان ناکەن، قسەیەک بەرامبەر بە ئاغاکانیان ناکەن، قسەیەک بەرامبەر ئەم هەموو خراپەکاریەی حکامی عەرەب ناکەن. ئەم هەموو عولەما گەورە و کیبار و فحول لە جیراون هیچ زمانیان لاڵە، بەڵام کە دێتە سەر قەزەی بەرخودان و ملەتێکی غەزە یعنی تەوەقوع کە غەزە ئەو شەوەی کە لێی درا ئەو شەوەی کە منداڵەکان 500 منداڵ قەتل و عام کرا جوولەکەکانی ئەوانەی کەمێک وجدانیان هەیە لە ئەمریکا و لە وڵاتان بە جواب هاتن هەژان، بەڵام ئەوان تا ئێستا لەێرە نەهەژاون. تۆ تەماشای ئەوە بکە. ئەوە یەک. دوو، ئەلفوبێی ئیمان، ئەلفوبێی عەقیدە، ئەلفوبێی تەوحید لە سەرتاوە دەست پێ دەکات لە قەزەی وەلا و بەڕا. وەلا لە بۆ مسلمانان و بەڕا لە کافران و بە تایبەتیش وەلا لە صهیۆنیەت کە قورئان دەفەرمێت لەتەجیدەن ئەشەدە الناس عەداوەة للذین آمنوا اليهود والذین أشركوا. لە ئەلفوبێی ئیمان و عەقیدە دەست پێ دەکات لەسەرەوەی کە ئەومانە ملەتێکن بوختانیان بە دەوی خوا کردووە، بوختانیان بە پێغەمبەران کردووە، پێغەمبەرانیان شەهید کردووە، دیتیشمان ساڵحان و پیاوچاکان و هەتا دەگاتە ئەمڕۆ منداڵیان شەهید کردووە. چوارەم بەڕاستی ئەوانە لەم حاڵەتەدا کە ئەوە دەوروژێنن دەیانەوێ بەڕاستی ئاغاکانیان ڕازی بکەن لۆ چی لۆ ئەوەی خەڵک وەلای ئیسسار بێتەوە. ئەگەر کەسانێک بەو ناوە بە ناوی ئەم جۆرە ئیدعا و بانگەشانە لە مسلمانەتی سار بیتەوە، لە وەلا لە بۆ مسلمانان سار بیتەوە، لە ناخ و دڵەوە مثل المؤمنین في توادهم وتراحمهم وتعاطفهم كمثل الجسد نبی بەخوای دەبێ خەلەل لە ئیمانی دروست دەبێ، خەلەل لە عەقیدەی دروست دەبێت، چونکە عەقیدە سەر و شکل نییە، عەقیدە لیباس نییە، عەقیدە جلوبەرگ نییە، عەقیدە اختلافی قونوتی سبەینان نییە، عەقیدە بسم الله کردنی بە جەهری و بە سڕی نییە، عەقیدە ذکری دنجي وسرني عقيدة ولا براءة، عقيدة إن الحكم إلا لله، عقيدة براستي أويا أشداء على الكفار رحماء بينهم، استأوان أشداء على المؤمنين براسي رحماء مع الكفار. أما لو براسي ترسناك نابي مسلمان هيج مبررك لو مسلمان يبدو أوانا بكوي قصي أوانا هالقريتوا أمهم من دالا أمهم بيرجنا أمهم حافظ قرآن لجردار وبرد فوتاون أوش كاكم لردانشتوا بباري ولاتاني عربي بباري أمهم الظالم مستمكارا كومالك اشتدانا وبقوي دفاع لوان بكا بلام قشد لمظلوميات كات دلنيام خوا عقوبي زور ترسناش لداتاوانا بله ديمو خدمت كاكتور مامستا دمي سنتي برش بزام لسروي ك بلا حماس دست پیش خلي كدوا چنده اسماعیل هەنی باسی لەوە کرد کە ئەوان لەبەر ئەو بێڕێزی کە بەردەوامە لە مزگەوتی ئەقسا بەرامبەر بنێش خوێنان، لەبەر بەردەوامبوونی گەمارۆی سەرغەزە، لەبەر بەردەوامبوونی بڵێن ئۆردوگای جوولەکە نشینەکان، لەبەر ئەمەوە کارن وتی بڵێن ئەم ئۆپراسیۆنیان ئەنجام داوە. ئایا دەست پێشخەریە یاخود لە حاڵەتی شەڕدان نەبووە بزوتنەوەی حەماس؟ خۆی بزوتنەوەی حەماس محاصر یعنی چواردەوری گیراوە، گەمارۆ دراوە. يعني بزوتنەوەی حەماس يعني خەڵکی ئەو هەموو گەنجەی مثلا تۆ زیاد لە 2 ملیۆن
ئەم گەنجانی کە پێگەن ئەم خەڵکانی خوێندن هاوڵاتیان بەعام کواژیانیان لەکوێ کەسابەتیان لەکوێ بڕێوەبردیان لەکوێ خوێندنیان لەکوێ ئینی ژیانیان نییە هەمووشی لەژێ بەهۆی ئەو گەمارۆدانەوەیە لەبەرەوە ناچارن بەشێکی ئەوەیە کە ئیسماعیل هەنی ئاماژەی پێکرد بەڵام خاڵێکی کە زۆر گرنگ هەیە زۆرە لە شیکاران ئاماژەی پێکەن ئەڵێن ئیسرائیل بەرنامەی هەبووە کە لە کاتێکە لە کاتێکی کتوپڕیا بدا بەسەر غەزەیە بە هەرچێنی بیگرێ و ئیتر ئەوەی کە بدا بەسەریانە بە جۆرێ لە جۆرەکان ئیتر بە شێوەیەکی عسکەری کۆتایی پێبێن ئەمانیش بەمایان زانیوە بۆیە ئەم دەست پێشخەریان کردووە کە پێ ئەوترێ وەکو عەرەب ئەڵێ پێشەوەی بە نانی ئێوە بکەی بەژەمی وارد کەم بەژێمی بەیانی بەزەوان لە حاڵەتی شەردانی مامۆستا 1940ەوە هاتوتە سەر خاکەکەت یعنی تا تێڕوانیەکیش دروست بوو ینی ئێساوان چونەتە سەر و کۆمەڵگە جوولەکەنیشینانە خاکی لێداگیر کردووەیە هاتوتە و خاکەی تۆ شوێنی خۆی نییە بەوکو لە پێشەوە ئاماژەم پێکرد ئەمە جوولەکە خۆ نەهاتووە لە بەرزێ کام شارە کام بەسە ئەرزەین جوولەکەیە تا بڵین کاکە ئەمە خاشی تۆیە ئەلێرە بۆستەوە ئەمش خاشی منە بام فاوزەکەن ڕێ بکەین ئەو ئارزانی کە مشتەرەکەن بین بەشیکەین کامی بۆ تۆ کامی بۆ منەوە کامەشان بە هەردوو لامالە فەرزن کامەیە بستە خاشیشی ئەرزی جوولەکە نییە لەبەرەوە جوولەکە هاتووە وەکو لە پێشەوە باسمان کرد یعنی ئەو ژمارە جوولەکەی کە هەیە لە ناو منطقی لە فەڵەستینە لە حوزی فەڵەستینە زەفەی غەربی و غەزە و منطقانی کە هەیە و تەل ئەبیب بە ئەو شوێنانی کە ئەوان تیایان هەمووی داگیرکراوە هەمووی ئەرزی خەڵکی مسلمانانی فەڵەستینە ئەوان داگیریان کردووە بەردەوام مستەوتینین یان دروست کردووە نی جوولەکەنیشین شاری جوولەکەنیشین دروستێکن ئەرزەکەی داگیرەکە باخەکەی داگیرەکە زەیتونەکەی داگیرەکە خۆی دەرەکاتە دەرەوە بەڕوت و قوتی و بڕۆرە دەرەوە ماڵەکەشی داگیرەکە لێرە ئەمە ڕۆژێ دوومە لە 1940 ئەمە حاڵێنە ئەو نیسکی 70 ساڵ زیاترە 70 ساڵ زیاتر 75 ساڵە ئەم خەڵکەیانی ئەمان دیفاعێکی شەرەفمەندانە لە خۆیان لە دینی خۆیان لە کەساتی خۆیان لە خوێنی خۆیان لە ماڵی خۆیان لە ناموسی خۆیانەکەن ئەوان جوولەکە هێزێکی دەستدرێژکارە وەکو پێشەوە باسمان کرد ئێمە وەکو ئەوە نییە ئێسمە لە عێراقا ئەگەر بێت و عێراق حکومەتی عێراقی دێ کوردستانەکرێ ئەو عەرەبە و ئێمە کوردی شوێنەکەمان دیارە دین لەسەر ئەوەی نیزاعانیت لەسەر سیزی غێر ڕێ بکەوین تا ئێستا ڕێ نەکەوتون ئێستا فیدراڵێکی نیمچە فیدراڵەیەکە لەسەر ڕێکەوتون ئەمە دیارە بەڵام ئەوان چیانەوێ جوولەکە چی ئەوێ لە خەڵکی فەڵەستین ئەوان ئەرزی میعادیانەوێ بە تعبیری خوانێنی ئەو منتیقەیەکی گەورەیە کە فەڵەستین ئەگرێتەوە بەشێ لە سووریا گرێتەوە بەشێ لە عێراق کرێتەوە سعودیە یەمەن ئوردون هەموو ئەمانە ئەگرێتەوە ئەیانەوێ وردە ئێستا ئەم تەطبیعی هەنگاوین بۆ ناوە بەشێکە لەوە جوولەکە لەگە وڵاتانی عەرەبیە ئەوان خۆ بەمە ڕازی نین ئێستا غەزە بۆ ئەوان وەکو قومبەلەیەک وایە گیریان خواردۆ نازانن چکە غەزە تەسلیم نابێ نە بە هەڕەشە نە بە تەماح خستنەبەر نە بە هەڕەشە و گوڕەشە یعنی ئەوان مزەحین ئەوان خەڵکێک وەکو بڵێ ڕۆحی خۆیان خستۆتە چینیانەوە مشتیانەوە لە پێناوی ئەو خاکە و ئەو ئەرزە و مزگەوتی قوڵسەوەگەر بەر لەوەی گەردەروری قسە دەست پێ بکە خۆ دەستدرێژی کردن بۆ سەر مسلمانان ڕێگە نادرێت لە قودس لە ئەقسا نوێژ بکرێت ناو حرەمی مزگەوت و شەقتی هەڵدا نەبووە لە کەناری خۆراوە بە هەمان شێوە لە ناوچەکانی دیکە هەر بەردەوام بووە و مسلمانان لێ هیچ ئازادێکیان نییە ئەبێ بڕۆن وەکو کاتی خۆی ئینسان چۆن چێتە شوێنێکەوە کۆبوونیشی بۆ دروستەکەن کارتێکی بۆ دروستەکەن بە پێ ئەو کارتە بێژ و مزوڵکە ئەمانش بەتابەت بۆ منطقەی مزگەوتی ئەقسا بۆیان نەبووە ئەتر بێ ئەبێ جوولەکە موافق بوو بێ ئەگەر نا بۆی نەبووە بچێتێ دوور کان نوێشکە بۆی نەبووە هاتشۆی بکە کە دووەم یەکەم قیبلەی مسلمانانە سێم شوێنی پیرۆزی مسلمانانە کە لای مسلمانان پیرۆزە دکتۆر باسی کرد شوێنی لابەزینی پێغەمبەرانە سەلامی خوای لەسەر شوێنی ئیسرای پێغەمبەری خۆمان شەوڕۆی پێغەمبەری خۆمانە سەڵ سەلەم عراجی پێغەمبەری خۆمانە بەسندێک بۆ چونە دڵن کە توانات نەبێ شەڕ نەکەی ڕز سەرنج چییە؟ خۆی بە یەک شتێک پێ بڵێم ئێمە مەسەلەی توانە نەبێ شەڕ نەکەی ئمڕۆ کە مسلمانانی فەڵەستین چیان لەگەڵایە ئەمە پرسیارێکە پێویستە هەمومان بیکەین لە خۆمان و بەڕاستی زۆر شابێکی ئازا و بەجەرگ و بەتوانان هەموو وڵاتانی ڕۆژاوا دژینی هەموو وڵاتانی عەرەبی یەکێکیان بەڵێ وەکو میلەت
خەڵکەکە دڵیان لەگەڵان بۆ میلەتان بەڵام دەسەڵاتدارانی عەرەب چیان ئامادەن پشتیوانیشی شعبی فەڵەستین بکەن بتایبەت غەزە ئێستا کە غەزە بەشێکە لە فەڵەستین لە قەزەی فەڵەستین لە دۆزی فەڵەستین چێ دیفاعیشی لێکردن چێ پشتیوانیشی لێکردن هەموو وڵاتانی ئەوروپا چێ پشتیوانیشی لەکەن جگە ئێمڕۆکە کە دژە ئەمریکیەکانی لێ دەرچێ کە ئێران و رووسیا و سین کە ئەمە کۆریا کە ئەمانە دژی بەرەی ئەمریکان ئەمانە هەڵوێستیان دەربڕیە و ناڕزان دەربڕیە و ئیدانیان کردووە ئەیتر بابێتەوە وڵاتانی جیهانی ئیسلامی بەتایبەت وڵاتانی عەرەبی چێ مۆقیفێکی بووە کە ئەمە بۆیە ئەمان بەڕاستی میلەتێکی زۆر ئازا و بەجەرگن خۆیان بە ئازایەتی خۆیان ئەمەنگاوانە ئەمێن بە پشتیوانی کەس نییە بۆیە ئەوان بەڕاستی جێگەی دەستخۆشین بەگشت ئەم زەلهێزەیە کە ئیسرائیلە و زەلهێزی لە پشتەوەیە خاوەنەوەویە ئەمان بەگژیانە ئەسنۆ بەڕاستی زۆر میلەتیشی ئازان و جێگەی دەستخۆشین و پشتیوانی دوای دێمە خزمەتە سەرخاڵی هاو بەشی کورد و فەڵەستینیەکانی قسە دەکەین مامۆستا کاک دکتۆر ئەگەر شتێکتر مابێت لەسەرەوەی کە حەماس دەست پێشخەر بووە یاخود دەست پێشخەر نەبووە لەسەرەوەش کە وەکو هەڵوێستی سیاسی لە هەرێم وەکو زانای ئاینی وەکو ڕاگەیاندن وەکو خەڵک دەبێت چۆن مامەڵ لەگەڵ ئەم دۆسیە بکەین ئوستاجیان دیارە هەموو جیهان شارەزای ئەوەیە و ئەلحەمدوللا معلومات لە دنیا ئەولەمەدا بزر نابێ کە ئێستا غەزە لە سزنێکە سزنەکەی 2.5 ملیۆن کەسە تەوەقوعکە ئاو خواردن و پەیداکردنی ئاو کە کەمترین مافی ژیانە دەبێ بە سڕە بێ و ئیسرائیل لە خلالی ئەم فترە زەمەنیەیە تا ئێستا لە 67 تا ئێستا بەلای کەم يعني 600 مستوطني لناو خاچی غەزە و ئیسرائیل و زفەی غەربی دروست کردووە و تەنانەت هەتا ئێستا 10,000 کەسیان لە سزنەکانن و یعنی حەسارێکی بەقووەت لە هەموو ڕووەکانەوە پێداویستی طبی نیە پێداویستی ژیان و خزمەتگوزاری سادە نیە و ئازادی بەتەواوی قوڕخ کراوە یعنی هەموو تاکەکان لەو وڵاتە لە ناو سزنێکی زۆر نەفسی و دەرونی دەدەژین بۆیە ئەوە یەک دوو تەماشای ئەو کوشتارەکە ینی تەوەقعکە لە خلالی کەمتر لە 8 ساڵی 150,000 کەسی خەڵکی غەزە و فەڵەستین شەهید بووە 150,000 کەس ئێمە لە تاریخی کوردی لە نۆتوێکەوە تا ئێستایا پێشی نۆتوێک لە هەفتاوە کە شۆڕش دەکەین لەوانەیە 150,000 کەس جگە لەوەی ئەمفال و 182,000 ئەمفالەوانە یعنی ئێمە شانی کورد کەم ناکەینەوە بەڵام تەماشاکە لە خلالی 5-6 ساڵی 150,000 کەس هەموو دەورەیەک کە ئیسرائیل زوڵمی لە غەزە کردووە إلا 5-6,000 کەسی کوشتووە لەو 6,000 200-300 لە ئەوانەی پیاوانی و چەک هەڵگرەکان بووینە باقی ئەویت کە هەموو ژن و منداڵ و قەتل و عامی خەڵکی عام بووە بۆیە ئەوە خۆڕاگری خەڵکی غەزەیە دیفاع لە قودس دەکات دیفاع لە مقدساتی ئیسلام دەکات دیفاع لەو خاکەی دەکات کە سەلاح الدینی کوردی و عومەری کوڕی خەتاب ئازادیان کردووە بۆ ئەوەی ئازادیان کردووە کە مسلمانان وەکو شکۆیەک وەکو مقدسێک تەماشای بکەین ئێستا لێرە وڵات و برێکا کە غەزە دەست پێشخەری لەم بابەتە کردووە ئەوەی ئەو قسەیە بکە بەڕاستی پێناچی یعنی هیچ معلوماتێکی سەر و بابەتە بێ یان ئەوەتە معلوماتی هەیە بەڵام دەیەوە خەڵک چاواشە بکە لۆ ئەوەی بڵێن کاکە وەڵڵاهی جا ئەگەر غەزەوەی نەکردایە ئەو قەتل و عامی نەدەکرد ئەی باشە ئێمە لە ساڵی سلەکانەوە حرەکەی تەحەڕوری کوردی هەوڵ دەدا و ملمنانێ لەگە حکوومەتی عێراقی دەکا ئایا خەتای ئێمە بۆ 182,000 کەسەکەی ئێمەی ئەنفال کردووە نەخێر ئایا خەتای ئێمە بووە هەڵەبجە و شێخوەسانان و بالیسان و دەشتی کۆی و هەتا چێن دەردەگەڕی هەمووی شیما باران کردووە یان خەتای حکوومەتی عێراقی بە بێگومان حکوومەتی عێراقی خەتای ئەو بووە ئەی ئێمە تاوانمان چ بووە ئێمە گوتومانە با بە خاکەکەمان بەجیبێ لە تەماشاکە ئێستا ئەم مقارنانە دەبێت خەڵکی کورد ئاگادار بێ ئەگەر سیاسیەک ئەگەر مامۆستایەکی ئاینی ئەگەر ڕیژدارێک بە ناوی بیدعە و سونە و قورئان و سونەتەوە ئەم بانگەشانەی کە نابێ خەڵکی مسلمان ئەوەندە بە ئاسانی بکەوێتە ناو چاواشکاریەوە ئەمە جیەتێک جیەتی دوم ئایا مامۆستای ئاینی لە کوردستان توانیتیان ئەم حەقە بدەن بەڕای بەندە لە قۆناغی ئێستادا هەمومان کەم تەرخەمیمان هەیە بەرامبەر بەم حاڵەتەی کە ڕوویدایە لەگەڵ ئەوەی حاڵەتەکەی غەزە و فەڵەستین ئەوەندە یعنی ناڕەحەتە بەڵام ئومێدی 100% مان هەیە بەخوای پەروەردگار وكان حقا علينا نصر المؤمنين بلام خوا دەیەوێ حتى يميز الخبيث من الطيب
جارێ وەرە تەماشاکە ئەم ڕووداوە کە ڕوویدا حکمەتەکانی تەماشاکە هەرەوەی کە ئێمە دەیبینین ئەوەی پشت پەردە ئەمە هەر نایزانین. حکمەتی یەکەم تەماشاکە هەرچی ئەمریکا ئەوروپایە شانازیان بە ئازادی و بە مافی مرۆڤ دەکرد، بە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان دەکرد، هەمووی کەوتۆتە ژێر پرسیار و بە زمانی خۆیان. دوو تەماشای وڵاتانی ئەوروپی کە بە ئەمریکاشەوە ڕۆژانە بە هەزاران تەقاریر و بە هەزاران مەقالاتی بە قووەت لەسەر ئەوانە لێ دەدرێت کە ئەوەی ئەوروپا و ئەمریکا دەیکا زوڵمە ستەمە، پێچەوانەی مافی مرۆڤە، پێچەوانەی ئازادیە، پێچەوانەی ئینسانی بوون و هاوڵاتی بوونە، پێچەوانەی ئەوەیە کە ئەوروپا لە خلالی ئەم 200 ساڵەی کە سەورەی کردووە هەموو پێچەوانە کردوتەوە. لە پاشان ئەو حەقدەی کە قورئان 1400 ساڵ لەوە پێش باسی جوولەکە دەکا، ئەوانە خەتەرن، ئەوانە ترسناکن، ئەوانە بکوژن، ئەوانە خوێن ڕێژن، ئەوانە عەقتەڵ دەوشێنەوە، پەیمانیان نییە، وایان نییە، ئەوە بۆ هەمووان دەرکەوت، بۆ هەموو دنیا دەرکەت. بەڵێ ئەوانە ڕەحم بە منداڵی 7 ڕۆژە ناکەن، بە چیمیا دەیسوێنن، بە فسفۆر دەیسوێنن. ئەو جاروەرەوە جیهانی ئیسلامی، ئەو حکامی عەرەبی تەماشاکە دەرکەت، حکامی عەرەبی لە بۆ کورسەکەی خۆیان هەموو جیهانی مسلمانان دەفرۆشن بۆ کورسەکەی خۆیان، لە کۆداییدا کورسەکەشیان هەر نامینی. دوای وەرەوە وردە بۆ ئەم گروپ و دەستە و تاخمانەی کە بە ناوی مسلمان و بە ناوی قورئان و سنە و بەمانی حەدیث و ئەو بابەتانە هەمووی لێک دەبتەوە. ئەوانەی کە دێنە مەیدان پشتگیری غەزە و پشتگیری مسلمانان و پشتگیری مەزلومیەت دەکەن، ڕێک دەردەکەوی کەوانە خەمی ملەتیتیان، خەمی نیشتیمانیتیان، خەمی خاچیتیان، خەمی وڵاتیتیان، خەمی ئازادیتیان، خەمی یەکسانیتیان، خەمی مافی مرۆڤیتیان، خەمی ئەو بەها و قیەم و عەدالەتە ئەساسیانە بکەن کە مەبادی ئیسلامیە. و ئەوانە لەس ئەساسی عەقیدەی وەلا و بەڕان، ئەوانە بەڕاستی ئەهلی ئیمان و کوفر لێک دەکەنەوە. بەڵام ئەوانی تر لێرە و بۆمان دەردەکەوێت ئەوەی کە قورئان دەفەرمێ هەتا پیس و پاک لێک دەبتەوە، پیسەکان ئەنواع و ئەشکال ئاەت تعریف دەکەن، تەوەقوعکە ئاەت تحریف دەکەن، حەدیث تحریف دەکەن، مەفاهیمی قورئانی دەگۆڕن، مەبادی ئەساسی ئیسلام دەگۆڕن فی سەبیلی ئاغاکانیان، فی سەبیلی ئەو پارەکەمەی کە دەستیان دەکەوی، فی سەبیلی ئەوەی چونکە ئەوانە من لە مێژە گوتومە، ئەوانە ئاراستەکراون، لۆیە دەلیل لەگەر ئەوانە ئیستیفادەی نییە، مناقەشە و مجادلە لەگەر ئیستیفادەی نییە، چونکە ئەوانە ڕۆبۆتن، لەسەرەوە چیان پێ بڵێ هەر ئەوە دەکەن. هەزار ئاەت و حەدیثیان لۆ بینە، چونکە ئەم حاڵەتەی ئێستا مەسەلەی غەزە و مەسەلەی مسلمان و جوولەکە هیچ تاویلێک هەڵ ناگرێت. ئەگەر لە کوردستان ڕەیەکیانە بێ لەسەر من و کابرایەکی ئەلمانی بڕن کاکە وڵا ئەلمانێکە نێژە دەکات ڕۆژ دەکات تا ڕاتێک دەترێ مەجالە چی بدەیە بریکاکە و هەردووچیان مسلمان و ڕوو لە قیبلەینە. بەڵام تۆ لە چوە یعنی چی تەویلێک دەکەی لە بینی جوولەکە و مسلمانێک، لە بینی حافظ قورئان و حەشیشە خۆرێک و لە بینی کەسێک کە بوختان بۆ خوا دروست دەکات، پێغەمبەر شەهید دەکات، مسلمانان دەکات، ئەقسای داگیر کردووە. ئەقسا سێەم مەسجدی حەرەمی داگیر کردووە. تۆ هەتا ئێستا بەڵگەی لۆ بینی و بەڕاستی لۆی ئەم قسانە قسەی زۆر ترسناکەن، ئەوەی کە حەقیقیە، ئەوەی کە ڕاستە، ئەوەی کە سەرکەوتووە بەڕاستی ئەوە ئینسان لەسەر مەبدە بژی. باشە دوایی لەسەر هەڵوێستی سیاسیش دێمەوە خزمەتت مامۆستا سەبارەت بە بڵێن خاڵی هاوبەشی کورد و فەڵەستینیەکانیش و لێرە ناڕەزایەتیە هەندێک لەسەر ئاستی ڕۆشن بیر بەشێکی کەم ڕاگەیاندن هاوسۆزی هەیە بۆ قەوارەی جوولەکە بەڕێز دەمە چۆن نەخوێنیتەوە؟ وڵی خۆی لە هەردوو دیۆ هاوسۆزی هەیە، ئەوانەی ئەهلی ئیمانن، مسلمانان هاوسۆزن بۆ خەڵکی فەڵەستین، بۆ خەڵکی غەزە لەبەری قەزەیەکی ئیمانی و ئیسلامی و ئەخلاقی و مرۆڤایەتیە، وەکو مرۆڤێک بەزەیم پیاێتەوە و جێگەی خۆیەتی. بەڵام کۆمەڵێکی تر هەیە کە زۆر جێی داخە لە کوردستانە کە داکۆچی یعنی حەزەکە دەوڵەتی ئیسرائیل، دەوڵەتی زایۆنی سەرکەوێ دیفاع لەوانەکە و دژ بە خەڵکی مەزلومی ستەمدیدەی فەڵەستین قساکە. ئیتر لە ڕاگەاندنەکانیان بێ، چ لە سۆشیال میدیا بێ، چ لە نووسینەکانیان بێ، یعنی ئەمە زۆر کارەساتێکی گەورەیە. چ لە ڕووی نەتەوەیەوە یعنی ئەبێ ئەمان لە خوان پرسن میلەتێکی مەزلومەت کە تۆش خۆت بە ڕۆژێ لە ڕۆژان مەزلومیەتت بینیوە نابێ بەزەیت بوا بێتەوە وەکو مرۆڤ زۆرە. ئەمە یەکێکە لە خاڵا بەش. خاڵیشتر ئەوەیە یعنی ئێمە و خەڵکی فەڵەستین هەردوو لا مسلمانین، ئەوان دیفاع لە قودسەکەن، واجبی ئێمەش دیفاعی لێ بکەن. ئێمە و بزافە ناسیۆنالیستەکان بەڵێ
ئێمە وەکو بزافێکی ئیسلامی بۆ نمونە وەکو تۆژمێکی ئیسلامی لە کوردستانە دیفاع لە میلەتی خۆمەکەم دیفاعکردن بە واجبە زانم بە شەرعی زانم ئەم خاکە خاکی خۆمە و خوێنی لە پێناوە بڕێژم بە من شەهیدە بم بەڵام لە هەمان کاتە ئەرکێکی ترم هەیە منی مسلمان ئەویش ئەوەیە ئەرکە ئاینیەکەمە من مسلمانم کە خوای تەعالا قودسی بە یەکێک لە قیبلەی مسلمانان قیبلەی یەکەمی مسلمانانە خاکی پیرۆزە مافی منی پێوێ شوێنی پێغەمبەرانە لەبەرەوە هەر واجبی کابرای فەڵەستینی نییە دیفاعی لێ بکە هەمووی کەسێک کاڵێ لا إله إلا الله محمد رسول الله توانای هەبێ واجبی سەرشانتی دیفاع لە قودس بکە ئەتر چۆن ئەتوانێت بە خوێن ئەتوانێت بە دەست ئەتوانێت بە ماڵ ئەتوانێت ئەگەر نەتوانی بە دوعای خێر هەر کەسێک دژ بەوانە بێ هەر کەسێک دژ بەوانە بێ کەوا دیفاع لە قودسەکە بەڕاستی بێ لە ئیمانی خۆی بترسێ وتەژمی ئیسلامیەکەش بەڕێز دێکێکی لە سەرکردەرینیەکانی بڵێن کۆمەڵی دادگەری ینی پێشتر لەسەر ڕخنە لە ئیسلامیەکان دەگیرێ بۆ هەڵوێستیانی بۆ پارچەکانی دیکەی کوردستان وەک خۆتان هەر زوڵمێکرابێت لە کوردانی باکوور شەڕی پەکەکەتان نەکردووە ئامادەنەوەن بە تیرۆزبیان ناسێنن کەمپینی کۆکردنەوەی هاوکاریە بۆ ڕۆژاوە بۆ عفرین و بۆ بوومەلەرزە کردوتان لە ڕێگەی دەستگا خێرخوازیەکانتان بۆ خەڵک ئەمە نابینێ ئێستا دەڵێن ئیسلامیەکان هاوسۆزن لەگەڵ فەڵەستینیەکان بۆ هاوسۆزنی لەگەڵ میلەتی خۆیان بۆ بەشداری خەبات چەکداریتان کردووە ئەوەی کە وەکو هەڵوێستی لانی ئیسلامیەکانی کوردستان بۆ مێژووەنی ئەبێ ئێمە ئەبوو چەپە ناسیۆنالیستەکان بە تایبەت بزافە ناسیۆنالیستەکان شاهیدی ئەمیان بۆ ئێمە بدایە لە کوردستانە کە لایەنی ئیسلامیەکان لە نەوەدەکانە شەڕی پەکەکە بوو ئەو کاتە بزوتنەوەی ئیسلامی بوو وەلایەنی ئیسلامیەکان نیان کرد پاشان جاریشتر ئەمە بۆ نیان کرد پاشان وەک تۆڵی دەمی هاوکاری و کۆمەک بۆ ڕۆژ ئاوا بەردەوام پاشان ئیدانەکردن دیفاعکردن مثلا قیاداتی کۆمەڵی ئیسلامی بە تایبەت هێنی دیفاعی کردو کاکە ئەمەی کە لە پارچەکانی کوردستانە ئەگوزەرێ حکوومەتەکان دیفاعیان لێکە زۆڵمیان لێکەن ئەمە زۆڵ مستەمە هینی دیفاعیان لێکردوون بۆیە بەڕاستی ئەوەی لایەنی ئیسلامیەکان کردویانە بۆ بەشەکانی تری کوردستان کوردی بەشەکانی تر لە پارچەکانی تری کوردستانە ئەلمانەکان یان چەپەکان با بڵێن نەیانتوانیەوە بیکەن ئێمە وەکو مسلمانێک ئەرکی سەر دوو ئەرکمان هەیە ئەرکیشی نەتەویمان هەیە ئەرکیشی ئاینیشمان هەیە من قورئانە سوتێنەریە لە سوید ئیهانەی پێ ئەکرێ من واجبی سەرشان دیفاعی لەکەم بەڵام ئەزانم ئەو باوەڕی پێنێ و کابرایەکی ئەلمانیەک و باوەڕی پێنێ من پێ ناڵەمەر دیفاعکە لەگەڵ منە تۆش کوردی منیش کوردم وەرە دیفاعکە بۆ چکۆ ئەزانم جیاوازێتی ئایدۆلۆژی هەیە و قەناعەتی ئەوجیایە و من پێی ناڵم بۆیە ئێمە وەکو مافی نەتەوەی ئەوەی پەیوەندی بە مافی نەتەوایەتیەوە هەیە نەتەوەی کوردەوە هەیە لە هەر پارچێکی کوردستان بێ ئەرکی سەرشانمانە دیفاعی لێ بکەین وە کردوشمانە بەڵام هەندێک فەرزکردنی هەندی قەناعەت و هەندی ئایدۆلۆژیا بەسەر منە ئەوە بەڕاستی ناحەقیقە و جێگەی خۆی نییە بەس سەرەوەش دەکرێت ئایا بڵێن دەسەڵاتدارانی وڵاتانی عەرەبی هیچ هەڵوێستێکیان کاتی خۆی نەبووە بەرامبەر بە کیمیاباران ئایا پەیوەندی بەوەیە کە ئێستا هەڵوێستیان نییە بۆ فەڵەستین یاخود دەڵێن فەڵەستینیەکان بەرامبەر کێشەی کورد بۆ چونیان جیاوازە لە کاتێکە بڵێن ڤیدۆی خالید مەشعەل هەیە دەڵێ دەبێت کێشەی کورد چارەسەر بکرێ و فارس و تورک و عەرەب کێشەی کورد چارەسەر بکەن خۆی ئەوەی بەڵێ و خالید مشعەل لێدوانی شوای هەیە واجبی وڵاتانی عەرەبی بوو وەکو ئەرکێکی ئینسانی و موسڵمانەتی ئەبوو دیفاعیان کردا لە میلەتی کورد لە کیمیاباران لە ئەنفال لەو هەموو زۆڵم و ستەمەی ئەکرێ بە دەرەجایی مێژوو بیکەن بەڵام نیان کردو ئەمە یەکێکە لەو لەزمە گەورانەی یەکێکە لەو ڕخنە گەورانەی لە بیری ناسیۆنالیستی ئەکرێ بە تابەت ناسیۆنالیستی عەرەبی کە بوو موقفیان بەڵام ئەو کورد بە برای خۆی نازانێت بۆ چکە نەتەوەیشی جیاوازە پاشان سەدام با بڵێن کە ڕژێمی پێشوو ئەو بە هینێکی عەرەبی بەحساب وەکو دەسەڵاتدار مەسمە ئێستا کەوان بۆ فەڵەستین هەڵوێستیان نییە دەبێت بە چاوەڕێیان لێ بکەین بۆ ئێمە ئەو بخۆی ئەوە نقطەیەکی مهمە کە عەرەب کە پندێکی عەرەبی هەڵێ کەسێک من لم يكن لنفسي فكيف يكون لغيره باشا كسي بكلشي خوينيه شلون بكلشي خلشي تردي او ناتواني دفاع كان لبراكي خوي كبرازمانيكي خوي برا عربكي خوي كلا فلسطين كبمشي جنو كزيال هزاري هرمناله همو اباده كرا رش كوش كران يعني لناو بران يعني بفسفور لنابري او ناتواني دفاعي شي ليبكا تو تشاوري شي دفاع له توبكا يعني تشاوري شي بو توبكا لبروا ايما قالان هاوسوزي هبو بوكو قال وكو شعبك وكو شعب بلي سواني زور جار ملتانيان دواي اوي كوا صدام رويشت
ینی دوای ڕوخانی ڕژێم ئێمە لە کاتێکا لەگەڵ ڕێکخراوەکانیان لەگەڵ کەسایەتەکانی تێکەڵاوی کراوە ئەمە هاوسۆز بووین بەڕاستی گریاوین بۆ ئەوی کە بەسەر خەڵکی کوردستان و میلەتی کوردایە بەڵام یەکەم دەنگمان نەگەیشتوتێ دۆمیش نەمانتوانیوە لەبەر حکامەکان و دەسەڵاتدارەکانمان بە تایبەتیش لەم بابەتەیە دەسەڵات پرسیاری لێکرێ خەڵک ڕوو لە دەسەڵاتەکە میلەتان جارۆ هەر نابیستێ شاردنەوەیشی علامی کەپکردنەوەیشی علامی کابرا هەر نازانێ بەڵێ سوپاس دەکەم کاکتۆر سەبارەت بە وەکو دەسەڵات لە کوردستان دەبێ هەڵوێستی چۆن بێ وەکو بەیاننامەی فەرمی نەمان بینی تەنای دانەکردنێکی و نەخۆشخانەیە هەیە بۆش ببێ ناوهێنانی بڵێن قوارەی جوولەکە دەبێ وەکو هەڵوێستی بێلایەن بێت دەسەڵات ئەو خەڵکە موسڵمانەکە دیارە ناڕەزایەتی هەیە خۆپیشاندانەیە زۆر بەداخەوە یعنی سەرکردایەتی سیاسی کورد لە هەموو قەزیەکان کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوو دەدا لە هیچ شوێنێکی ناتوانێت مووقیفێکی زۆر ئیجابیانە دەرببڕێ بۆ ئەوەی کە دۆزی کورد بباتە قۆناغێکی باشتر لەبەر چەند هۆکارێک هۆکاری یەکەم دیارە بەردەوام سەرکردایەتی سیاسی کورد بیر لە بەرژەوەندی تایبەتەکانی خۆی دەکاتەوە بیر لە بەرژەوەندی ملەتەکەی ناکاتەوە چونکە و نازمی کە سەرکردایەتی ملەتێک دەکات کە سەتا 98 مسلمانە ڕاستە 95 بەڕای بەندە ینی بەپێی هەندێک حسایی کە لە لای منە 98 مسلمانە کە 98 مسلمانە تۆ قیادە و بڵێن سەرکردایەتی سیاسی ئەم ملەتە دەکەی بەڵام ناتوانانی بەیاننامەیەکی دەرکەی ئەوش ئاخر بەیاننامە طبعا لە بیدایەتی هەردەری نەکرد تا کۆتایی کە ئەمە بەڕاستی بۆتە یەک لەو بابەتە ترسناکانە کە لە سەرمان دەگوترێت دوو ئێمە کاتێک دەچین بۆ مؤتەمەرات و بۆ ئەو کۆنفرانسانەی کە لە بڵێن جیهانی ئیسلامیدا دەکرێت یەکەم خاڵ کە بەسەر نیچوانماندا دەڵێن کاکە ئێوە ملەتێکن تابعن بە ئیسرائیل و بە سەهیۆنی لۆ دەڵێن کاکت لەم مووقفانە دەردەبڕێ ئێوە دەڵێن ئێمە ئەحفادی سەلاح الدینین کەچی مووقیفێکی بەسیطتان نییە لە بۆ ئەم هەموو ئەوە جوولەکەیەک لە ناو ئەمریکا دێ مزاهرە دەکا و دەچێتە بەر قونسولیاتی ئەمریکی داوا دەکام شەڕڕابوەستی ئەوە ڕەشە کوژیە کەچی ئێوە کورد لە پاڵ ملەتێکن ئەوە ناکەن سێ دائیمەن ئەو ملەتانی کە دۆزی قەزیەی کوردی قەزیە نیشتیمانیان هەیە دۆزەکەیان دۆزەکی حەقە بەڵام زوڵمیان لێکراوە مەفروزە بچنە سەفی ئەو مەزلومانەوە لەوەی کە خەڵکێکی تریش دیفاع لە قەزیەکەت بکە دیفاع لە دۆزەکەت بکە ئەم دۆزە نیشتیمانی و ملەتیە نابێت تۆ دابڕێ لە دۆزی مەزلومان چونکە هەر کات لەگەر زاڵمان بی جارێککە بەکار دەینین چونکە ملەتانیش حتا وڵاتە زلهێزەکانیش تەبعیان وایە تۆ ئەگەر بێت و دیفاع لە ملەتی خۆت نەکەی ڕێزت ناگرن ئەو قائید و ئەو سەرکردانی کە ڕێزی هەیە لە لای ئەوروپا و ڕۆژ خۆرئاوا بەڕاستی بەوە ڕێزی هەیە کە دیفاع لە ملەتەکەی خۆی دەکات دیفاع لە ملەتەکەی خۆی نەکات دەڵێ بەرێ ئەوە مادام دیفاع لە ملەتی خۆی نەکات لۆ منیش ئەمە چی نابێ لۆ منیش وەفای نابێ بۆی دیفاعی لێ ناکەن خاڵێکتر لەو خاڵانە ئێمە هەموو ملەتێک بە قیادەیەک بە سەرکردەیەک بە ناودارێک بە بەڕاستی ڕزگارکارێک دەناسرێتەوە ئەوەش ئەوەیە ئێمە بەڕاستی ئێمە ئەحفادی سەلاح الدینین ئەوەی کە لە تاریخ هەمان بی تاریخی ملەتی کورد دەست پێ دەکا بە هاتنی گابانی کوردی لە دوای ئەوە کە قائیدێک سەرمەشقی ڕزگارکردنی گەورەترین پرۆسەی ئازادی بێ لە جیهان مەسەلەی سەلاح الدین بووە ئێمە لۆ دەچی دیفاع لە زایۆنی دەکەی بەڵام پشت لە ملەتێک دەکەی کە ملەتە کاتی خۆی دەستیە بۆ لە ڕزگارکردنی ملەتێکی ترتاوەکو بەڕاستی ئەویش دیفاع لە دۆزەکەت بکە خاڵێکتر لەو خاڵانەکە زۆر بەداخەوە دیارە مستەشارەکانی دەوروبەری سەرکردایەتی سیاسی کورد هیچ پەرۆشی ئەو واقعانە نین و ئاسڵەن ئاگان لەو ڕووداوانە نییە کە بێن کاکە تۆ چۆن لە حاڵەتێکی ئەوهادا لە ناو جیهانی ئیسلامیدا دەژی عێراق تۆ دەڵێ من تابعم فیدرالی ئەوە هەرێمێکم لەسەر بە عێراق بە ملیۆن مزاهرە دەکات دێتە سەزادەی ئەو تا لە مووسڵێ مزاهرە کرا دەرن کاکە ئێمە دەبێ بچین لە هەرێم ئەوانە دەرکەین لە بەرەوەی هەرێم دیارەکە مووقفینی دیارە شوێنی سەهیۆنیەتە بەڕاستی ئەمە زۆر ترسناکە لە کاتێکدا ملەتی کوردستان صاحبی ئەو هەموو مزگەوتەیە صاحبی ئەو هەموو تەکبیر و الله ئەکبەرەیە کە بەڕاستی ئەمە حاڵەتێکی غەڵەتە زۆر باشە بەس ئەو باز لەوەکە کە لە ماوەی ڕابردوو لە هەفتەی ڕابردوو بۆ وتاری هێنیش فشار هەبوو لە هەندێک ناوچە کە زانە یاینی باسی ئەم پرسەنەکە ئەمەیان چۆن دەبینن؟ طبعا ئەوەش دیارە بەداخەوە وەزارەتی ئەوقاف و بە تایبەتی تریش یعنی دانانی لێژنەی بۆردی وتاربێژی پێم سەیرە یعنی ئەم حاڵەتە ڕوویدا هەموو جیهانی هەژان بوو ئەو خەبەرە دیارە نەگەیشت بە بۆردی دانانی وتاربێژان
چکە تا ئەم ڕۆژ ئاگادارم بۆ بەیانیش دیسان وەزارەتی ئەوقاف و بۆردی وتاربێژی یعنی مامۆستایانی ئاینی تەوجیه نەکردو بۆی کە بەیانی بەلای کەم باسی ئەو مەزلومیەتە بکە بەلای کەم باسی ئەو ڕەشە کوژیە بکە بابە یعنی من سرم سوڕماوە مەجلیسی ئومەم متحیدە هەموو مافی لێژنەی مافی مرۆڤ هەموو دنیا منظماتە ئیسلامیەکان منظماتە فقیەکان منظماتە دەعویەکان لە هەموو عالەم دەڵێن بابە سبەینێ دەبی مامۆستای ئاینی کەمترین واجبی کاکە هیچمان بەدەست نەماوە ئەوەیە کە ڕۆژی جومعەی دوعا قبوڵە قونوتی تێدا بخیندرێەوە باسی وەلا و بەڕا بکرێ وەلا لە بۆ مسلمانانی غەزا باسی ئەو ڕەشە کوژیە بکرێ باسی ڕاوەستانی جەنگ بکرێ کەچی هێشتان لێژنەی وتاربێژی نەیتوانیوە عنوانێک لەو مامۆستایەکان بنێری ئەوەش لە دوو سەبەب دەگەڕێتەوە سەبەبی یەکەم خەتای مامۆستایانی ئاینیە دیارە وەکو جوندی و زابطی لێ هاتووە زابط چ برێت جوندیەکە لە جێی خۆی جێبەجێ دەکا چونکە چۆن خوا دەڵێ ئەتو دیفاع دەفەرمێ ئەتو دیفاع لەو مسلمانانە بکە ئەوقافیش دەرێ دیفاعی لێ بکەی سزنت دەکەم مامۆستا دەچی بەجێ ئەوقاف دەکە بەجێ خوای ناکە کەواتەوە خاڵی یەکەم خاڵی دووەم زۆر بەداخەوە زۆر بەداخەوە زۆر بەداخەوە کە نەدەبوو نەوەزارەتی ئەوقاف نەیەکێتی زانایان یعنی لۆ نمونە ئەمە شتێک بەبرای خۆم برێن هەموو بڵێن قەزا و ناحیەکان و هەروەها شارەکان لە کوردستان هەر کەس مجموعە مامۆستا ئاینی دێنە زادەی هاوسۆز و خۆیان دەردەبڕن بۆ ئەو مەزلومیەتە و بۆ دژی ئەو زاڵمە ڕادەوەستن باشە یەکێتی زانایان تۆ ناڵێ ئەمن ئیدارەی چەند هەزار مامۆستا ئاینی دەکەم لە کوردستان بۆ خۆت بەیانەکی دەرناکەی خەڵکی بینێسە زادەی وەکو ئەو عولەمانی کە لە عێراق کردیان ئەوتە لە کەرکوچێ کردیان ئەوتە لە ڕوومادی کرا ئەوتە لە بەغدا کرا ئەوتە لە قودس کرا ئەوتە لە ئوردن کرا لە مسر کرا لە هەموو دنیای کرا ئەخر معنای چێت و بیر لەوێ ناکەی ئەتوسبێنە چۆن دەچێ مؤتەمەرات چۆن دیفاع لە قەزەی خۆت دەکەی چۆن داوا لە عالەمی ئیسلامی دەکەی دیفاع لێ بکە ئەگەر مەزلوم بیت چۆن یعنی لەو مەزلومیەتەی خۆت بە چ زوبانێک خەڵک حاڵی دەکەی لە مەزلومیەتی خۆت بڕوان پێ بکە ئەم حاڵەتەی کە لە کوردستان هەیە شازە لە هەموو جیهانی ئیسلامی وە شازە لە جیهانی غەربیش لە جیهانی غەربیش ئەم زۆر شتانە نییە سپاس دەکەم کاک دکتۆر ماوسا وەکو دووە پرسیار ئایندەی جەنگەکە چۆن دەبینن و پێتان وایە ئەوە بە ئاسانی غەزە دەکەوێت حەماس دەکەوێت ئەوەی کە گرنگە ئێمە هەڵوەسی لەسەرکەین ئیسراجوو چی ئەوێ ئەمریکا بۆ بەم هەموو هێزەوە کە دوو کەشتی فڕۆکە هەڵگری هێناوە بۆ پشتیوانی جوولەکە بریتانیا بۆ هێناوەتی فەڕەنسا بۆ ئەم پشتیوانە چڕوپڕە بۆ لە مەزیسی ئەمنا ئایمە تەنیا بۆ غەزەیە کە 2 ملیۆن و هاوڵاتی تایە و خەڵکێکی ینی ڕەشوروت و فەقیر و بێدەسەڵات و بەڵێ خەڵکی ئازایتەیە بەڵام ئەوە ئەم خۆ ئامادەکردنە گەورەیە بۆ ئەمە پرسیارێکە خۆی ئەوەی کە گرنگە ئێمە هین لەسەر بکەین ئەوەیە یەکەم ئەوان جوولەکە بەتایبەت ئەترسێ بڕاتە ئەم شەڕەوە بەم معنایە بڕوا و هجومی ئەرزی دەستزەمینی دەست پێ بکە دوای ئەوە نەزانێت چۆن لێ قوتار بێ ئەم نقطەیەکە لەبەرەوە مباردەرە ناکەن ناوێرن ئەم هجومە بکەن بەڵێ خۆ ئامادە ئەکەن خەریکن وە غەزە ئەم هەموو لێشاوە قومبەلە و تەقینەوە ئەمانی بەسەر ئەکەن ئەم حەسار و گەماروەی هەموو ئەنە ئاوهەیە نەکاربایی چێ خسویانتە سەری یەکەم ئەیانوێ لە ئەوڵەوە داوایان کرد خەڵکە دەرچێت دەر ئێستا تێمبانیوەی خەڵک ئێستا وردەوردەلەوەش هین تەنازولیان کردو حتا جۆ بایدن کە چوو بۆ تەل ئەبیب یەکێ لە قسەکان وتی ئێمە لە گرتنی ڕۆژهەڵاتی لە دوای 11 سەپتەمبەر ئینتیقاممان کردەوە بەڵام ئێوە ئەمە مەکەن چکە ئەوەی ئێمە وەکو جۆبڵی زەرمان لێ کرد فعلەن ئەوە بۆ خۆی ئایا ئەمە ئەکەونە دیسان ئەو هەڵەی کە ئەمریکاتی کەوت ئیسرائیل ئەکەوێت ئەم هەڵەیەوە دیسان جاریشکە ئەمریکا و ئیسرائیل دووبارەیەکەنەوە لەبەرەوە زۆر مەترسیدارە ئەمە ئەوە نییە بە کتۆپڕێک ئیسرائیل جێشێک حەشت کا و 9 ملیۆن 3 ملیۆن سوپای کۆ کردوێتەوە بێزگە لەم هەموو چەکە متەتاوی حەماسڕێکی داکوتاوە حەماس لەگەڵ حەماس و جیهادی ئیسلامی ڕێگان داکوتاوە مەعسکاراتی ژێرزەمینیان هەیە ئەوان حتمما ئامادە باشیان کردووە ئەوانی نەزان مەسەلە کەسی بۆ نایرم ملی پێوە بنێن ئەمریکا ئەوێ ئەمە بکە ئیسرائیل ئەوێ بیکە بۆ گۆڕنی حتا خەریتەی شەرقی ئەوسەد جوکخوانەڵێ بەڵام جورئەت ناکەن بە ئاسانی ئەمە ناو بنێن سوپاسان دەکەم زۆر سوپاس بۆ وەرزان ماوەسا نازم عەبدوڵڵا لە ستۆدیۆ هەروەها لاورێر و دکتۆری ئیدریس کاریتانی سوپاس بۆ ئەوەی بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ